نازانم بۆچی دڵە خوڕپەمە. ئەنتۆنیۆس شتێکی لێ نەقەومێ. دڵە خوڕپەی تۆ بەجێیە. من هەموو شتێک بە چەشنێکی تر دەبینم. هیوادارم مەترسیەکی بۆ نەیەتە پێش. دۆستان، دەبێت ساورکەین تا ئەنتۆنیۆس بگەڕێتەوە. وەرە کمیتریۆ. چی؟ یعنی چی؟ چی ڕووی داوە؟ ئەوەی ڕەقیم؟ ئەوەی ڕەقیم یەک شەوە لە ناو چووە؟ سەیرە، زۆر سەیرە کمیتریۆ. وەرە. یعنی چی؟ کمیتریۆ وەرە. وەرە. نا نا خاوەن شکۆیان ئاوای ڕەقیم لە ناو چووە و کاول بۆتەوە. خۆشت دەزانی دەڵێ چی؟ من بە چاوەکانی خۆم دیتم. وەرمە بڕۆین. بڕۆین. لەوێیە دەبینن؟ ڕاست دەکەی. ئەو ئاواییەوە دیارە کاول بووە. ئەرێ هیچ کەس لەوێ نابینرێ. وا دیارە ئەوە یەکە وێران بووە. من لە نزیکەوە دیتم. هیچ کەس لەوێ نییە. وەکو شاری وێران وایە. تەواوی خانووەکان و دیوارەکانی وێران بووە و چۆڵە. یعنی چ ڕووی داوە؟ بڵێ هیچ کەسێک وای لێرە کردبێ. ئێوە سوزانن کە کاری سەربازانی دیوکلێتیانوس نەبووبێ. لەبەرچی ئەوان ڕەنگە بە دوای ئێمە هاتبێت نەیرا و وە کاتێ ئێمەیان لێرە نەدیبێ خەڵکیان ئەشکەنجە و ئازاردا بێ و ماڵەکانیان وێران کردبێ. نا ڕەنگە گەر کەسی ئێمەی دیبا و بە سەربازەکانی گوتپا ئەوان ئاواییەکەیان وێران نەدەکرد. بەبێ شتێکی دیکە قەوما بێ. بەڵام چی قەوماوە؟ ئەوان دەزانن